کاتتان باش پەروەردکارانی هێژە مامۆستایانی قەدرگران بەخێر بێن بۆ مەراسیمی ڕاگەیاندنی تاقیگەی داهێنانی قوتابخانەکان و ئەنجامی تاقیکاری و قۆناغی داهاتوو. نیشتیمانێک ڕێزی نەمری شەهیدانی بگرێت هەمیشە داهاتووی ڕووناک دەبێت. بۆ ئاشنابوونی زیاتر و ناوڕۆک و گرنگی ئەم پرۆژەیە سەرنجتان ڕادەگەشین بۆ بینینی ئەم کورتە ڤیدیۆیە. Every big change begins quietly in a classroom with a child who asks, "What if?" The change started here at KII's Innovation Lab, not just to teach lessons, but to teach thinking, to turn curiosity into confidence and ideas into real projects. Together, KII, the Ministry of Education, and our schools are building something bigger than a course for every child and every classroom. This is the start of a new generation. بەڕێزەوە داوا لە دکتۆر ئالان حەمەسەعی ساڵح وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لەتوو بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بانیتان باش هەموو لایەک بەخێر بێن. برای بەڕێز کاک دکتۆر ئازاد نەجار بەڕێوەبەری جێبەجێکار لە ئینستیتوتی نوێگەری و داهێنان لە هەرێمی کوردستان ئاوادەبوانی بەڕێز هەموو لایەک بەخێر بن. ئەم بیرۆکەی دروستکردنی تاقیگەی داهێنان لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان سەرەتا بیرۆکە ئەگەڕێتەوە بۆ ئینستیتوتی داهێنان کە ئەو دەست پێشخەریان کردبوو و ئەم بابەتەوە بیرۆکەیە خراە بەردەست ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی و پەسەند کرا کە وەکو کارێکی پایلۆت لە چەندین قوتابخانە لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێت. ئامانجی گرنگ لە پشت ئەم پرۆژەیە تاقیگەی داهێنان ئینۆڤیشن لاب یەکێکە لە کارە هەرە گرنگەکان و مۆدلێکی تازەشە لە کارکردنی قوتابخانەکان بە ئاڕاستەیە کە بتوانن زیاتر سوود لە بابەتە کرداریەکان وەربگرن و سوود لەو بابەتانە وەربگرن کە قوتابخانە تەنها لە ژوورێکەوە بگۆڕن بۆ جێگەیەکی فیزیکی فکری هاوچەرخ بە ئاڕاستەی گۆڕانکاری بە ئاڕاستەوەی کە چۆن بتوانێت قوتابیان لەوێ خۆیان ببینەوە و ژیان و وانەکانیان پێکەوە بەستنەوە. وەیە لە ئەزمموی ئەو تاقیگەیە کە لە دە قوتابخانە لە هەرێمی کوردستان جێبەجێ کرا کە نوێیان لە پارێزگای لێر بوو دانەیەکیشان لە چەمچەماڵ بوو لەبەرەوەی کە ئەوانیش چەندین قوتابیان هەبوو کە بۆ خۆیان کاری داهێنەرانیان ئەنجامەدا و وەزارەت و ئینستیتوتی داهێنان بڕیارماندا کە لە چەمچەماڵیش ئەو تاقیگەیە بکەینەوە. ئەو بیرۆکەیەمان هەیە کە بۆ ساڵی خوێندنی ئایندە 100 قوتابخانەی دیکە بخێنە ناو ئەم پرۆژەیە لە پارێزگای هەولێر و ئەم 100 قوتابخانەیە داوامان لە پەروەردەی گشتی کردووە کە ناوی قوتابخانەکان و قوتابخانەکان دیاری بکات بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لە مانگی 8 پرۆسەی ڕاهێنان ئەنجام بدەین و بۆ ژووری تاقیگەی داهێنان پاشتر ئێمە و هەروەها ئینستیتوتی داهێنان بە یەکەوە بتوانین کەلوپەل و پێداویستیەکانیان بۆ دیاری بکەین. ئەوەی کە وابەستەیە بە وەزارەتی پەروەردە بابەتی ڕاهێنان لەگەڵ ئینستیتوتی داهێنان کارێکی زۆر گرنگە لە مانگی 8 ئینشەڵڵا دەست پێکەین لەو 100 قوتابخانەیەک و ئامادەسازی هەر لە ئێستاشەوە ئەتوانم بڵم بەشێکی گرنگ لە ئامادەسازیەکان تەواو بووە. ئێمە 100 سمارت بۆردمان بۆ قوتابخانانە دابین کردووە کە ئەم ساڵ تاقیگەی داهێنانیان تیا جێبەجێکرێ لە هەر تاقیگەیەکی داهێنان بەشێک لە پێداویستیەکانەوەیە کە ئابێ و پۆلانە سمارت بۆردیان تیاابێ. بۆیە لە ئێستاوە ئێمە دەستمان پێ کردووە بە دابینکردنی سمارت بۆرد بۆ قوتابخانانە و 100 سمارت بۆردمان ئامادەیە و لە هەفتەی ئایندە دەسەکەین بە دابەشکردنی بەسەر قوتابخانەکانە. ئەوەی دیکەش دەمێنێتەوە بابەتی ڕاهێنانە بە پێ و بەرنامەی کە دانراوە لە مانگی 8 دەست پێکا و هەندێک پێداویستی دیکەیە کە پاشتر وردە وردە دەیگەینە قوتابخانەکان بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. دەمەوێت لەسەر گرنگی پرۆژەکە هەندێک قسە بکەم. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی زۆر گرنگە لەبەر چەند هۆکارێک. یەکەم
بابەتی بیرکردنەوەی ڕەخنەگرانە لە لای قوتابی زیاد دەکات و عەسفی زیهنی لە لای قوتابی بە ئاراستەیەکی باشتر دەبات قوتابی کاریگەری بۆ دروستە بێ لەسەر وانەکانی دیکەش ئەم بابەتە بوونی تاقیگەی داهێنان لە هەر قوتابخانەیەکە سەرەتا ڕەنگە بابەتیشی نامۆ سیر بکرێت لەلایەن ئیدارە و لەلایەن مامۆستاکانەوە بەڵام تەجروبەی و دە قوتابخانەی کە ئەم کارایان کردووە خۆشحاڵن و دەزانن کە قوتابیەکان نەک تەنها لە تاقیگەی داهێنان لە بابەتەکانی دیکەش لە ناو پۆلا کاریگەریان لەسەر دروستە بێت ئەندازەی کاریگەریەکەی ئەم بابەتە لەسەر ئاستی توانای قوتابیان و هەروەها لەسەر ژینگەی قوتابخانەکە ئەندازەیەکی زۆر بێوێنە و گرنگ دەبێت بەڵام ئەمە بە تەنها یەک ساڵ ناکرێت بە چەندین ساڵەکرێت ئێمە لە کوردستان پێویستمان بەوە هەیە کە لە ئێستاوە بیرۆکەی وانەوتنەوە تەنها لە شێوازێکی تڵقینیەوە بگۆڕین بۆ شێوازێک کە قوتابی بۆ خۆی لە ناو پرۆسەکە بێ و هەستی پێ بکە ڕەخسانی دەرفەتی بیرکردنەوەی ڕەخنەگرانە بۆ قوتابیان زۆر زۆر گرنگە ئەم تاقیگەی داهێنانە کارێک دەکات کە ڕێگە بدا بەوەی کە فێربوون چێژبەخش و کارابێت و هەروەها ڕێگە دەدا بۆی کە فێربوون لە ڕێگەی هەڵەوە جارێکی دیکە ئەو قوتابیانە هەڵە دەکەن کار ئەنجام بدەن بیرۆکەکانیان دەکەنە واقع بەڵام تووشی هەڵە دەبن بەڵام لێەوە گرفت و چارەسەریان بۆ دروستە بێت خاڵێکی گرنگی دیکەی بوونی تاقیگەی دایانانەوەیە کە ئافاقەیەک لە لای قوتابیان دروستەکات دەواازەیەکیان بۆ کاتەوە بۆی کە خۆیان بە دوای چارەسەری کێشەکانە بگەڕێن خاڵی هەرە گرنگ لە ناو تاقیگەی داهێنانەوەیە بەبێ ئەوەی کە بە شێوەیەکی زۆر دیار هەستی پێ بکەی ئەو بابەتی کە پێوترێ ستێم ئەو بابەتی کە پێک بەستەوەی زانستەکان و بیرکاری و هونەر و دەرسەکانە بەیەکەوە کاتێک قوتابیەک لە ناو تاقیگەی داهێنانە پردێک دروست دەکات پێویستی بە بیرکاریە بۆ پێوانی ئەندازەی دووری و هەروەها پێویستی بە زانستە بۆ بابەتی هاوسەنجی بۆ بابەتی هێز مەبەستم لە فیزیایە و هەروەها پێویستی بە هونەرە بۆ بابەتی دیزاین و پێویستی بە هەموو ئەو بابەتانە هەیە کە لە بواری تەکنۆلۆژیا دەخوێنرێت دەبینیت پرۆژەیەکی داهێنەرانی قوتابیەک چوار زانستی لە یەک شوێنە لە ناو یەک بیرۆکەیە کۆ کردوتەوە ئەوەی کە لە دنیای هاوچەرخا پێوترێ بەستنەوەی زانستەکان پێکەوە ستیم کارکردن بەیەکەوە ئەمەیە کە لە ناو پۆلە ڕەنگە بیرکاری تەنها بەجیا بخوێنرێ بەڵام لە ناو تاقیگەی داهێنانە بیرکاری تێکەڵی واقعی ژیانەکرێ بۆ هەر کارێکی سەرکەوت و گەیاندنی هەر پەیامێک لەلایەن مامۆسایانەوە ئەگە بتەوێت پەیامەکەت بە باشی بگاتە قوتابیان دەبێ بیبەستیتەوە بە ژیانی ڕۆژانی خۆیەوە کاتێک باسی پەنجەرەی بۆەکەی تەنها نابێت لە کتێبەکە پەنجەرە ببینێ دەبێت هەڵی سێنی بە عەمەلی ببینێ پەنجەرە چییە وە گرنگی چییە سوودەکانی چییە ئەلێرە تێدەگا ئەو قوتابیە بەستنەوەی وانەگە بە ژیانیەوە بۆیە خاڵی گرنگەوەیە کاتێک کە بیرکاری دەخوێنێ نازانێت تەنها هاوکێشەیەک چی لەم هاوکێشەیە بکە هاوکێشەکە لە ژیانی خۆی کاری پێیەکە لە ناو تاقیگەی داهێنانە ئەمە خاڵی هەرە گرنگی پرۆژەی داهێنانە بۆیە کاریگەری لەسەر بابەتەکانی دیکەش دەبێت ئێمە دڵنیاین پشگیری ئێوەی بەڕێز لەم پرۆژەیە ئاستی قوتابخانەکانتان دەباتە ئاستێکی بەرزتر و باشتر وەزارەتی پەروەردە هەموو پشتیوانیەک بۆ قوتابخانانە دابینەکە کە تاقیگەی داهێنانیان تایە و ئەوەی ئامادەسازی بێ ئێمە لە گاڵ ئینستیتوتی داهێنان پێکەوە ئەنجامیانە دەین خاڵە گرنگەکانمان ئاماژە پێدا دەمێنێتەوە سەرەوەی کە چۆن لە ساڵی خوێندنی 26-27 ئەم پرۆژەیە بە عەمەلی لە ناو ناوەندەکانی خوێندن جێبەجێ بکەین وا بکەین ئەم 100 قوتابخانەیە لەگەڵ بوونی 10 قوتابخانەی دیکە بیان کەینە 110 قوتابخانە ئێمە ئێستا لە حاڵەتی ئامادەسازیین ئەو کۆبوونەوەیمان بۆ شیکردنەوەی پرۆژەکە بۆ خستنە ڕووی پرۆژەکەیە بۆ ئەوەیە کە ئەم پرۆژەیە باس کرێ بەرچاوڕوونیتان لەسەری هەبێ لەگەڵ ئەوەشدا پارالێڵ بەوە ئێمە لەگەڵ ئینستیتوتی دایانان پێکەوە هەردوو لامان هەماهەنگیەکەین بۆ دابینکردنی پێداویستیەکان پاشەوەی ڕاهێنان پێداویستیەکان قوتابخانەکان دیاری کران ئەو کاتە لە مەراسیمێکی فەرمیە ڕای دەگەیەنین کە ئەو پرۆژەیە بۆ 100 قوتابخانەی دیکە لە هەرێمی کوردستان چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ هیوایی کە هەموو لایەکتان سوودی لێوەربگرن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە دەستخۆشیش بۆ ئینستیتوتی دایانان و کاک دکتۆر ئازاد و هەموو تیمەی کە لەگەڵیان ئەبین خان و کاک محەممەد و بەڕێزان کە لە ماوەی ڕابردوو ڕۆڵەکی گرنگیان بینیەوە بە هیوای سەرکەوتن بۆ وملار زۆر سپاس بۆ جەنابی وەزیر بۆ پێشکەشکردنی وتارەکەی
بۆ زیاتر ئاشنابوون بە ڕەهەندە استراتیژیەکانی ئەم پرۆژەیە داوا لە زۆر بەڕێز دکتۆر ئازاد نەجار بەڕێوەبەری جێبەجێکاری KII و نیستۆتی داهێنان و نوێگەری کوردستان دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سپێدە باش جناب وزیر پەروەردە دکتۆر ئالان و مامۆستا بورهان مامۆستا لقمان برایەت عەزیز مامۆستایەت قەدر گران ئینگەلە بخێر هاتن. ئینستیتوتی کوردستان بۆ داهێنانی و نوێگەریە ئینستیتوتێکە بە 3 ساڵە مەل هەولێرە داینادی بە ئەمرێ جنابێ کاک مەسرووری سەرۆک وەزیرە هەرێمە کوردستانێ و کارێ مەلڤێرێک و ئەم تەکنەلۆجیە کوردستانی پێش بێخی هەر وەساژی کولتورێ داهێنانێ کە کوردستان چ وڵاتە دی کەمترینە بالعکس ئەو تشتێ ندیتیە چوومە زۆر وڵاتە ئە 3 ساڵە وڵاتی سویدی بیم چوومە زۆر وڵاتە گەڕایمە و زۆر شەهرەزایی لەسەر مەسلەی داهێنان هەیە باوەرکەن ژمارە داهێنەرە کوردستانê زیاترە لە ژمارە وانە لە هەر وڵاتێک دیتر العالەمێ کو ئەم ملەتێکین مە داهێنان لەسەر ئەوەدرە دەست پێ کرد بەری 7,000 ساڵە وەختی سومەریە ئەو داهێنان یەکەم کەس بین ئەوێ داهێنان ئینادی دەر ئەو ئەم بین کوردی سومەری بین بێجە هەر وەساژی ئەو DNA لەشێ مە دامایە ئەم حەش تشتێ داهێنانێتکین و نوێگەریە بەس زەمیەک باش حتا ئێستا پەیدا نەبوو لەسەر ئەو زۆرۆفێت نزانێت سیاسی لە بە ئەو 100 ساڵە کوردستان 4 پارچە هاتیەکردنێ بێجا مە دەست پێ کرد لە ئینستیتوتی کوردستان بۆ داهێنان و نوێگەری مە دەست پێ کرد ئەم چاوە کولتورێ داهێنان ببینە لە ناو قوتابخانە و تشتێکی بووە بەحث کەم و زاروکیە من وەختی کە زاروک تێک وابێت من ئیمکانیات هەبوون ئیمکانیاتی تەکنیکی بندەستم هەبین من ڕسمت کرد من میکان و درست کردن سەر کەهرەبێ من خۆ فێر کرد مناڵێ 10 ساڵی بیم 11 ساڵی باوەرکەن ئەو تشتی ئەو کاتە فێر بوو ئەو بی ئەساسێک دوای وەختی چوومە ئەوروپا 37 بەڕات اختراعمە هەنا 37 پاتێنتمە هەنا ئێستا زیاترنجی بینە سوونە و هەر وەساژی متوانی دلێکی دەست کرد دروست بکەم و زۆر جیهازێ دیەت طبی ئەس دروست بکەم ئەو تشت ئێستا مناڵە فێر بکەین ئەو دەبێتن تشتێکی زۆر گرنگ بۆ ژیانەوان هەمیە بۆ وی ملەتی دام کولتورێکی بەقوەت بەهێز الکوردستانی ئاوا بکەین مەجالێ داهێنانێدا بێجا سوپاسیە دکتۆر ئالانی و مامۆستا بورهانی و مامۆستا لقمانی و تیمێ KII و تیمێ ویزارەتێ مە پێک ڤەکار کرد ئەو 10 مەکتەب مە تعقیب لێ کرد مە پرۆگرامێک دەینات مە کوریکولمێک دەینات مە ڕاهێنان چێ کرد بۆ مامۆستایەتوانە بە شیوەکی پرێڤەت چوو شیوەکی زۆر ڕێکوپێک زۆر جوان مە دیت ئەو ئیمپاکتە ئەو تەئسیرە لەسەر ئەو مناڵە تشتێکی عەزیم بوو بێجا ژوەر هەندێ مە بریار دەکوام ئەوێ پرۆگرامی بەرفرەکین ئەوە هەمیژی ئەس تشتێک KII دکتن موسسە کوردستانی بۆ داهێنانی و نوێگەریە ئەو هەمی ڤیژنە جەنابێ کاک مەسرووریە کاک مەسرور زۆر مهتەمە بە کولتورێ داهێنان بێت ئاواکردنێ زۆر احتیمام دێتە گەنجێت کوردستانی زۆر احتیمام دێتە قوتابیەت کوردستانی کو ئەم وان قوتابیە شێوەکی پەروەردە بکەین بەهێز بن زانستی لایوان زیێدە بێت و ئیشەڵڵا پێکەوە ئەم هەمی دەتوانین تشتێکی گەورە بۆ کوردستانی بکەین پاریکاریە بە هەمیە و زۆر سوپاس زۆر سپاس بۆ دکتۆر ئازاد نەجار بۆ زیاتر ناساندنی پرۆژە و جێبەجێکردنی ئەجندای پرۆژەکە داوا لە بەڕێز مامۆستا ئەڤین سەلام دەکەین فەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سپێدە باش میوانێت عزیز ئامادەبوویت قەدرگران لێرەدا بەری ئەس دەست پێکەم ئەس حەزکەم کورتێک وەکی باسێکی بکەم دوێنی من بخۆ نامەخۆ حازرت کرد کە ئەس ئەڤروکە چه بەرامبەری جەنابێوە ئاوم بەڕاستی شانازیەکە گەورەیە بوو من
از برانبری جنابه و افروکا راستایمه متنا ما خودت نویسی که از افروکا چه باز کم لی کاتبه که های زور بنابانگه ناوی دانیل کارنیجیت بجد اگر تدویت نامه که بگهینی باش دل بگهینه چکی ناماش دل گهت دلا لو را افروکا دب صادترین نامه از ده محاولکم گل وابم ما مستعد برس گوت نکه های یا جناب برای گوره به دست بکر اگر مدوت ام خونا روجا آهنگا درچونا کلیجا زانکو دهوک بشت اگر ودوت ام خونا بابو بابیرت خوب جه بینین دپره که زانسته بد لورا زانست درگاه که مهره مهم ترم دست بکین پیش از وی نام خوب بجم براستی راستی یا فر از سپاسیه که گرنگ آراسته وزارت پرورده بکم زور سپاس دکتر آلان که تو پیشگیر بی بوی پروگرامی خوش روزا یکم سپاسیه که جتای بد دکم بو او کسی بجدی که باریب می ایناتی باریب وی خونا او پروگرام داهنان کری که ابروکه بتلیره و از وکی خوان بی بومن که از القلبم سروک انستیتیوت داهنانی کردستان دکتر آزاد نجار و بشانازیش که داهنره که کرد محبتن اوش بو مگلکه سپاسیه که تایبتش دم با کسی که راستی زور ماندی بالگلمه امن هر بدالم براستی آموزگاری توی و هر نصیحت توی دایف مگلک بین تا ابگه هم ابروکه بیا مستوی راوشکار وزارت ما مستبرهان زور سپاسیت کم سپاسیه که تایبتش بو برای گشتی پرورده حولیره براستی بختورن و ایکا ها هبتن زور ماندی بالگلمه الوی پروگرامی ما مستالق مان زور سپاس بوده و بود دکتر حوزانیش براستی گلک ماندی بی و کسی که تایبت ل انستیتوتی دهاینان کردستان زور گلم ماندی بی از حس کم سپاسیه که تایبت آرسته بکم ما مستا محمد زور سپاس بوده و سپاس بود تیم من انستیتوت دهاینان زور سپاس بوده که ابروکه ام بینم لیرنا برزان سبارت به دهاینان زور بیان باسی دکتر آلان و دکتر آزاد واسکریا بس لیره دا ام کن بینه دا ام بشین پتر اکودو بگهیم پتر دست اکودو بگین دا ام بشین وی پروگرامی بسر بخین یکم پنگاوا پروگرامی مدست بکر مل حولی را پایتخت دست بکر 10 قطاب خانه 8 شوانا بنرد بی ایکش سنتره خدام پیداویسته تایبت بی آرام بی و ایکش هبیش لاعدادیت کردستان آماده یا کردستان یا کرا لدا خواه بارو دو خد مانگی 3 منشم گلوان بردوام بی لی انشاءالله پایلوت سالا بیتن لگل آماده یا کردستان کران و لگل آماده یا محمد مجدی یا کچان دی بردوام بی که پایلوت برزان او 8 مكتبة أبد ما إيش الجلوان كري جل سنتري براستی سلماندن كو هر چتشت نينا برانبري ما أم كرداب سكنتن سرارت وی بارو دوخي و همي تشت بيكوا ما مستوى مدير و مشيان أم ودا هنانه بخينه وي آرستی تا استا ام نکبرا گهین 100 مکتب دیجی ام دست بکی بجدی سپاسیا وان مکتبات کم براستی ماندی بونا و جه و گله دف مدیاره او قطابیت دستت ودا گوره بین پاشا روژا کردستان از یا پش راستم دستت امین دانه اگر مدویت هر ملت که ام پیش بخید ام دزانست دست بکین و باشترین جی نموده چین زانن یابان پشتی هیروشیما یکم تش دست بکیری زانست دست بکر پرورده لورا اگر مدویتن ام کردستان که وقت بیجن یا قوی کردستان که بهش دویتن امش کرته پرورده دست بکین ما مستعد بارس تکایه از هیوید که مجدل از بجمع ام همو خوب کینه دستک و بشن وی پروگرامی بجوانی سر بخین دا از هر نوع بجم قطابیت ما چیکی بچیکت ما منالت ما نه او دا منالت ما پاشا روژا که باش هبن از ده هر بجن کشم کرده زیرکتر نینه بس ما درفت نینه لورا ام پروگرام بتا درفت بو منال ما بشن اوجی کلتور داهنان پتر پیدا بکن ما مستعد برس از گلک درشناکم منویتم بس از حسکم اوه بوا چنده روحان کم کو ام خوب کینه کس نشد اما لورا افروکم همو پیکاوا کمبینه دا پیکاوی پروگرامی جوانی سر بخی استاج ده باسی بس نوکه اجنده بوا کم بس وکی کرتاکا بسيط بس اجنده تفاصيله دبوا ايتا نوردن تمام الجروبي او جروب مديره ما تشكري بري وبرا همو تش دلوير انا روانه كرن زان اجنده ما دي بيكتن اكي دكتور علاني قوتي دي مانجي هشتوي هش دس بيكتن الوير ما بينش روش اونلاين تاين و ما بينش روش براكتيكال هاي اجنده دا دي هر صد قطاب خانه دا بجبن بو هشت جروب هر جروب اكي 5 دبنا 25 ماموستا برای تا اجنده تا اجنده ها تسر راهنانی آنلاین
دبته 5 روش تمام هر گروپه که ده آنلاین 5 روش ورگرتن سر او بابت تنه پیشکش بده هنان رگه وانه گوتن دیو دا اندازیاری دیو دا میکانیکی و کارابا و اردوینو پاشان ده پراکتیکی جی 5 روش بتن ده کارابا روزه که بتن و سکراچ کمپیوتر جی ده روزه که بتن بس اردوینو ده بو 3 روزه بت واتا ده بته 10 روش تمام ماموستا یک تجدا بجماوه گلک ریوبر گوت نما بوچی یک ماموستا نبود بوچی دکنه دو دا نبته بارگرانی ماموستان اما او ماموستا بین دفمه ده تدریب کرن اگر ها تو ماموستا یکتا اجازه ورگرد هند زانم بارودو خدشو اکی دوی پروگرامی قطابخانه بردوام کرد ام نشن جارک دی پروگرام دیسا و تدریب بکنه و چی که او پروگرام برفره بت لسر همه آست کردستانه لورام دا خازه دو ماموستات کین دات احتیاط خوها بت المدرسه جبر هندي من قلت ودوا آماده بكن وبهر جم ما مستمد فيه استشتاق ديج آماده بكن دي لينك اك بو ايتا ناردن اوي لينكي تكايا بس بو ما مستعد خوب بنيرن ريفا بريت هجا لينك اك دي بو ايتا ناردن تكايا بو ما مستعد خوب بنيرن او ما مستعد اوتوماتيكلي دي داخلي جروبا بن نمدير داخل بتن تشكي نبخل قلمنا تكايا بس اوي قلمه بكن وزور سباس